26 حوزەیرانی هەموو ساڵێک وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە دیاریکراوە. ساڵانە لەم ڕۆژەدا ئامار و مەترسیەکانی توشبوون و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە کۆمەڵگەکاندا لەلایەن سێکتەرە تایبەتەکانی تایبەت بە بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە جیهاندا دەخرێتە ڕوو. ئەمەش لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر دەگۆڕێت. لە ئێستادا بڵاوبوونەوە و بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە کۆمەڵگەی کوردیدا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبن و مەترسی گەورە لەسەر ژیانی بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە تایبەت توێژی گەنجان و لاوان دروست کردووە کە بە شێوەیەکی بربڵاو تەشەنەی کردووە. ئەمەش بۆتە مای ترس و نیگەرانی لەناو کۆمەڵگادا. پارێزەرێکی ڕاوێژکار باز لەوە دەکات کە لە ئێستادا بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا لە حاڵەتەوە بەرز بۆتەوە بۆ دیاردە و بە دیاردەیەکی دزێوی ناو دەبات و ئاماژە بۆ دەدات کە مادە یاساییەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە تۆکمەنین و یاسا وەک پێویست نەیتوانیوە ڕێگر بێت لە بەرامبەر ئەم دیاردەدا. هاوکات دەستێوەردان و پاڵپشتی بەشێک لە بەرپرسان بە هۆکاری بازرگانی و بڵاوبوونەوەی ئەم مادانە دەزانێت لە نێو کۆمەڵگەی کوردیدا. حاڵەتمان نەماوە، ساهیرەیەکی زۆر شایع، دیاردەیەکی زۆر بەربڵاوە، دیاردەیەکی زۆر بەربڵاوە وەکو ئەو ڕێژانە و ئەو ئامار و داتایانی کە ئەکەوێتە بەردەستی ئێمە و لە دەرگاکانە ئەیان بینین. لە سەروی 600,000ەوەی ئەوەی کە ئێمە ئەیزانین لە ینی تۆ 600,000 لە 4 پارێزگایە، یعنی ڕێژەیەکی زۆر زۆرە. وەڵاهی ئەوەی کێتە بەردەمی دادگا ئیجاعاتی یاسایی لەگەڵ ئەکرێ، ئیجاعاتی یاسایی لەگەڵ ئەکە، بەڵام نەرمونیانی زۆر تیا ئەبینرێت. دەستی کراوەیە دادگا لەوانەیە کا زۆر نەرمونیانە. ینی بەداخەوە ئێمە ئەو یاسایی کە لە ساڵی 2005 بەژمارەیەک دەرچوو لە پەرلەمانی کوردستان، یاساکە یاسایەکی زۆر تۆکمە نییە، هەرچەند لە ساڵی 2020 هەم بەژمارەیەک لە 8 2020 جارێکی تر تعلیل کراوەوە ئەم یاسایە، بەڵام یاساکە هێشتا وەکو پێویست نییە. لەبەرەوە ئەو سزایانەی دانراوە، ئەو سزایانەی دانراوە جێبەجێ ناکرێت. هیچ گومان لەوە نییە کە ئەگەر ئەمانە بربەرس و بە کاربەدەست و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بازرگانی بە موادی هۆشبەرەوەنەکان، من پێم وانییە خەڵکێکی ئاسایی یان بازرگانێکی چاوچنۆک بتوانێت بۆ جۆرە کە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە بکات. شارەزایەکی بواری پەروەردە، نەگونجان و نالەباری ژینگەی پەروەردەیی و سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان بە فاکتەری تەشەنەسەندنی ئەم دیاردە دەزانێت و بە پێویستی دەزانێت پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندندا بکرێت و بە باشی ئەو بابەتانی تێدا جێ بکرێتەوە کە هۆشیاری گشتی بڵاو دەکەنەوە. لە ڕاستیدا مەترسی مادە هۆشبەرەکان لەسەر کۆی کۆمەڵگە وای کردووە کە نەتەوە گرتوەکان ڕۆژی 26 حوزەیراندا بنێ بۆ ڕۆژی بەرەنگاربوونەوە یا ڕۆژی هەڵمەتی هۆشیاری بۆ بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر. بەداخەوە لە هەرێمی کوردستانیشە لەبەرەوەی کۆمەڵک هۆکار هەیە بۆی بتوانێت قسە لەسەرەوە بکرێت کە ئەم مادەیە بەداخەوە ساڵانە ڕێژەکەی لە ڕووی بەکارهێنان و بازرگانی پێکردنیشەوە زیاد دەکە. ئێمە نزیکین لەو هیلالەی کە بە هیلالی بازرگانی مادەی هۆشبەری نێوان ئێران ئەفغانستان دوای تورکیاوە ترانزیتێکی گەورەیە لە جیهانە بۆ بابەتی مادەی هۆشبەر. بەداخەوە ئەمە یەکێکە لەو کارەکان هۆکارێکی تری ژنگەیەکی نالەبار لە وڵاتی ئێمە خوڵقێنراوە، ئەم لە ژنگەیەکی نالەباری کۆمەڵایەتی دەرونی سیاسی ئابووری هەمومانە هۆکارن بۆی کە بتوانرێ مادەی بەم ڕێژەیە بڵاوێتەوە. بێگومان کاریگەری زۆر خراپی لەسەر گەنجان هەیە، کاتێک کە تۆم قێرانانە هەبێ، ئەم کێشەیە هەبێ، ژینگە هۆکار بێ و لەگەڵیش ئێمە نزیک بین بۆ مەترسیەکە. بێگومان کاریگەریەکانی زۆر زیاترە لە شوێنێک کە ئەم هۆکاران و پاڵنەر و پاسەوانیتیانە بێ. بەڵێ ڕاستیدا خۆی هۆکاری دانانی ئەم ڕۆژانە یا دیاریکردنی ئەم ڕۆژانە یایتر بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر بێتون و تیژی بێ هەر بابەتێکی تر کە مەترسیدارن بەسەر کۆمەڵگەکان نەتوێگوتەکان بۆ داینەناوەک تەنها لەو ڕۆژەیە باس کرێ، تەنها بۆ دانراوە کە بیری هەمووان بخرێتەوە کە ئەمە بابەتێکی مەترسیدارە دەبێ هەموو ساتێک باسی لێ بکرێەوە، خەڵکی لێ هۆشیار بکرێتەوە، کۆمەلگای لێ هۆشیار بکرێتەوە و بێگومان پەروەردەش یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکان بۆی بتوانیت تۆ ئیش لەسەر ئەم بابەتانە بکەیت. هاوڵاتیەک لەسەر مەترسیەکانی بازرگانی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەم جۆرە دووە. وەکووە بیسرێ لە میدیاکانەوە، ینی بەڕاستی وردە وردە بەرەو زیادبوو نەچێت. دەستخۆشش لە هێزەمنیەکانەکەین کە دەسەگرن بەسەریانە بڕێکی زۆریانە گیراوە. هیوادار و حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسێ بە تونترکردنی سنوورەکان بەڕاستی، یانی ئەو شوێنە قاچاخانە کە دێن
نەک هەر مادەی هۆشببوون وەکو مادەی تریشکەیە ئاسانکاری تیاکریان کۆمەڵە شتەکرێت لە ڕووی قاچاقچی و مشانەوە هیوادارم ئەوانەش نەمێنە بەڕاستی ئەگەر ئاوا بڕوە یانی گەنجەکانمان ژیانی خۆیان لە دەستیان بەجددی. ئەمید جەلال ئەمین بەگ وتەبێژی بەشی نهێشتنی مادە هۆشبەرەکان لە ئاسایشی سلێمانی ڕایگەیاند. لە ئێستادا مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستاندا زۆر بەربڵاوە و بەکارهێنەرانیشی ڕووی لە زیادبوونە. هاوکات بازدەوە دەکات هەرێمی کوردستان وەک ناوەندێکی گواستنەوە و ترانزیت ڕۆڵ دەبینێت بۆ گواستنەوەی ڕێژەیەکی زۆری مادە هۆشبەرەکان بۆ دەرەوە. ئاماژە بەهۆش دەکات کە هۆشداریان داوەتە حکومەت لە بەربڵاوبوونی دیاردەی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان. بەنسبەت مادە هۆشبەرەکان ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە لە هەرێمی کوردستان مادە هۆشبەرەکان زۆر بڵاوە و دیارە بخۆریش زیادی کردووە بەڵام عینە کاتیشە ئێمە بووین بە ترانزیت بە نیوتەن و بە 200 کیلۆ بە 300 کیلۆ مادە هۆشبەرەکان دەسیامە سەرگیرێت دیارێمە ترانزیتین لەبەر ئەوەی لێرە بەتەن مادە هۆشبەر ساغ نابێتەوە لە هەموو هەرێمی کوردستانە. من پێشتیش شاریم داوەلەوە لەگەڵ بەڕێزان و کاتەکە خوبات و کاگنیتیلیش دانیشتوم کە ئێمە بەرەو بە ئەوە چین بە سەرمانە تێپەڕێ بگوازرێتەوە. ئەبەرەوە ئێمە لە زۆر شتی سەیراگرتومانە لە بەرگە پشتی لە ماتۆڕی سەلاجە و مجەمیدا لە شتی ترە هەر ئەم ساڵ لێرە 18 کیلۆ نیمان کرد 30 کیلۆشان بڕێ کرد بوو بە وڵاتی ئەڵمانیا لەگە پۆلیسی ئەڵمانی تەنسکمان کرد 30 کیلۆ بازرگانەکانیش لێ دەستگیر کران. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان لە ئێستادا لە هەرێمی کوردستان هەمووان ئاماژە بە مەترسیەکی گەورە دەکەن لەسەر داهاتووی هاوڵاتیان و بەتایبەت توێژی گەنجان و لاوان وەک توێژێکی کاریگەر و گرنگی کۆمەلگا و هەمووان داوا دەکەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێویستە هەنگاوی پێویست و خێرا بنێت بە ئاراستەی ڕێگریکردن لە تەشەنەکردنی زیاتری ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان. بۆ شارپرێس مەریوان جەبار، سلێمانی.